بەلای خۆی گەورە مێرەبان ئێمە زۆر خۆشحاڵین ئەمڕۆ ئەم خوشکاری زەمان مسلمان دەبێتەوە لەگەڵ ئێمە دەبێتە خوشک و خۆی تەبارەک و تەعالا خەیر و بەرەکەت و ڕەحم و سۆز و میهرەبانی خۆی بڕژێنێ بەسەریا و دڵخۆش بێ بە مسلمان بوونەی و بەردەوام بێت بەسەر ڕێگای ئیسلام و ئاینی پیرۆزی ئیسلام خۆی تەبارەک و تەعالا بیکاتە خەیر بۆی و بەردەوام بێت و داوا لە هەر کەسێک کەم کامیلێ ببینێت دعای خیری بۆ بکات و دعای بەردەوامی و استیقامەی بۆ بکات. ئەم خوشکە بەڕێزەمە ناوی بێتە بێت مەکنیس. I'm very happy having converted to Islam. I will pray for you. I will tell you a shahada right now, and please you repeat after me. First Arabic, after I go to English. Okay? خوشکە بەڕێزەمە ناوی بێتە بێت مەکنیس. أشهد أن لا إله إلا الله وأشهد أن محمدا رسول الله. أشهد أن لا إله إلا الله وأشهد أن محمدا رسول الله. I bear witness that there is no God but Allah. I bear witness that Muhammad is the last messenger of Allah. أشهد أن لا إله إلا الله أشهد أن محمدًا رسول الله. کەناڵی BK4 لە خەمی هەمووان، کۆکەرەوەی کوردان لە تاراوگا بەگشتی لە ئەوروپا و بەریتانیا. کەناڵی BK4.